مشتاق لنافذ درسي في مانجا هنا رجعنا كان شيء دفر لك وياه ماوي 4 ساڵە خوێندن تاو کردووە بەڵام دانەبڕاوم لە کارەکەم لە سەنتەری چالاکی گەنجانی کوێیە پەرەم دابوو بەهرەکان و بەردەوام بووم دەربارەی تابلۆکەم من بە خانووی حازتەها کە یەکێکە لە شوێنەوارە کۆنەکانی کوێیە بەشداریم کردووە تابلۆکەم بە شێوەی زەیتیە یان تابلۆی زەیتیە نەخشیم کردووە باز لە خانی کۆیە دەکاتن و مەبەست لە هەڵبژاردننی تابلۆکەم ئەوە بووە کە شوێنەواری کۆیە بمانێت ئەو شوێنانە بۆی کە کەسیش نتوانێت سەردانی بکە ئێمە دەکەینە تابلۆ بە تابلۆ بۆ شێوەیە پیشانی خەڵک من لە 2016 دەستم بەکاری هونەری کردووە لەو کاتەوەی کە دەستم پێ کردووە هەموو کارەکانی کە کردومانە کە تەختید بۆ زەیتی بۆ ئەلوان مائی بووە ئیشی گرافیک بووە سیرامێک بووە بەڵام زیاتر من لە بەشی ڕسم کە وێنەکێشان بووە پەرەم بەتوانەکەم داوە و ئەو کارانێک کە کردوشمە ئەوە بووە تەبیعە بووە پۆترێت بووە ستیلای بووە شوێنەوارەکانی کۆیە بووە کە کارمان لەسەری کردووە لە 2016 بەشداری چالاکیە کرابی لێرە و لە دەرەوەش بەشداریم کردووە هەر فستیڤاڵێک و کارێکی هەبووە من تێیدا بەشدار بوومە خۆشبەختانە بەهۆیەوە توانیمە ئیشێکی زۆر باش و خەزینێکی باخۆش خۆم بکەمەوە ڕاستی لە بۆی لێرە دەستمان پێ کردووە ئێرە سەنتەری چالاکی گەنجانی کوێ هاوکارێکی زۆر باش بۆ ئێمە بەوەی کە توانیوێتی ماوەدەکانمان بۆ دابین کاتن بەڵام دەربارەی فرۆشتن تا ئێستا خواستێکی زۆر کەمی لەسەر بە تایبەتی لە شاری کۆیە خواستی کەمی لەسەر بۆ فرۆشتن ئیلا لەسەر تەڵەبی خاص ئەگەر داوا بکەن ئەو کاتە دەتوانین دروستکەین دەنا تابلۆکانمان دەمێنێتەوە بە خۆمان وەک پێشانگای تایبەت بەشداری پێ دەکەین زۆر سپاس دەستەکان خۆش بژن سڵاو هاوڕێیان من ڕوبین شاخەوان ڕەفیق بەشداربووی دەوری جیمناستیک من ماوەی 2 مانگە لێرەم زۆر خۆشحاڵم بۆی کە ئەوڕۆ لە فستیڤاڵەکەدا بەشداریم کرد و ئەو دەورەیە چ بۆ کەس بە چ بۆ کوڕ بە هیچ فەرقێکی نییە وەڵایی هەر بۆ تەندروستی خۆمان باشە بۆ داهاتوومان و دوور دەخاتەوە لە نەخۆشی وان